ئازیزان دومیوانی تر لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە ئەوانی شارێک لە بەڕێزان ئاراس محەممەد ئاغا کە بەڕێزیان ئەندامی کۆنگرن و هەروەها بەڕێز قادر ڕزگەی کە بەڕێزیشیان بە هەمان شێوە ئەندامی کۆنگرن زۆر بەخێر بێن کاک ئاراس دووبارە بەخێر بێن ئەوەی کە بەلامەوە گرنگە بەڕێستان لە دەڤەری بادینانەوە ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگە ئێمە زۆر باسمان لە ڕۆڵی یەکێتی کردووە بە تایبەت لە ناو سلێمانی و لە هەرێمی کوردستان بەگشتیش بەڵام ئەوەی کە زۆر گرنگە یەکێتی تا چەند لەسەر پرسی نەتەوەیی و لەسەر یەکڕیزی پێک هاتەکان بۆ میکانیزمە چۆن کاری کردووە. ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆی تا ئێستا لە دروستبوونیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەر بووە لە گۆڕەپانی سیاسی کوردستان و هەر سەرپارچەکە تریش کوردستان لە هیچ شوێنێک نەماوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر سەربەشەکەی کوردستان خۆی نەبەشتیوە فەلسەفەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوردستانی گەورە بۆ خەباتکردن لە پێناو میلەتێکی زوڵم لێکراوەی ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ساڵانە ئێمە باجی کوردایەتی باجی پشتیوانی برایەکانمان دەدەین و لازالیش مستەمڕە هەموو جەماوەر و گەلی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان دەزان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان ئێمە نەکەوتنە ژێر داواکاری یان ژێر زەختی نارانی کورد کە تەسمیلی ئیرادەیان بووینەوە پشت لە برایەکانمان بکەین لە پارچەکان تر بەردەوام دەبێت ئەمە ڕێبازێکی ڕاستەقینەی سەرۆک مامجەلالە و ئێمە لەسەری دەڕۆینەوە هەلوێستەکانی سەرۆک باڵش لەم دوایە بۆ هەموو پارچەکانی تری کوردستان زۆر ڕۆن و ئاشکرا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازێکی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە تەوی دەکەینەوە لە چوارچێوەی ئەو ڕێکار و بەریاسانی کە نێودەوڵەتی هەیە نەک لە دژی هەر وڵاتێکی دراوسش ئێمە وەکو بەپێی ئەمەی کە پێویستە لە مافی هەموو گەڵان هەیە لە چوارچێوەی نەتەوەی گرتوەکان ئێمە داوای مافی برایەکانمان دەکەین لە پارچەکانی تر سەبارەت بە پێکهاتەکان لە ناو عێراقادا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال گرنگی تایبەتی دووە پێکهاتەکان داوە و عێراق پڕە پێکاتەیە پڕە ڕەهەندە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان مامجەلال هەمیشە باز لە چەپکە گوڵەکە دەکات ئەمە لە مەسیحیەکان تورکمان برایانی عەرەب کە لە مەنتیقە کاکەی یەزیدی هەموو پێکاتەکانی ئەم وڵاتە کە سابەیی ینی هەمویان دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بەرامبەر ئەوانە بە ڕۆلی مێژووی خۆی ئێستایە ئەمەش ڕێبازێکی نەگۆڕی یەکێتی نیشتیمانی کوردستانە جوانترین شێواز کە پێکەوە ژیانی ئاشتیانەیە کە لە پێناو لە نێوان هەموو پێکاتەکان هەیە چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراقا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم گرنگی پێدان و یەک ڕیزیە کە لە نێوان پێکاتەکان بێت تا چەند گرنگە بە تاکید ئەگەر ئێمە بە کۆی گشتیوە باسی بکەین پێکاتەکان یەکڕێزی بوونی نێوان پێکاتەکان سیمایەکی دیموکراسی جوانتر کار وڵات جوانتر دەکاوە پێشەوی زیاتر دەبی بەهۆی ئەم هەموو کەلتورە جیاوازە بەهۆی ئەم هەموو ئەدیانی جیاواز و پێکاتەی جیاواز بیر و بۆچوونی جیاواز شێوازی دابوونەریت و مێژووی جیاواز ئەمەی هەموو لێک دەدەی ینی شتێکی زۆر جوانە بەو شارانی کە بۆ نمونە پێشەش پێکاتێکی تێدا جەژنەکانیان جیاواز دەبی هەموو پێکەوە بەشداری دەکەن کەلتوری جیاواز هەیە دەتوانی بەشداری پێ بکەی دەوڵەمەند بکەی وڵاتەکە بەرەوە پێشبڕی بۆیە گرنگی تایبەتی خۆ هەیە و پاراستنی پێکاتەکانی هەرێمی کوردستان و عێراق شتێکی گرنگەوە بۆ جوانکردنی سیمای دیموکراسی سیمای وڵاتەکە پێکەوە ژیان ئاشتیانە پێکەوە لە نێوان کۆمەلگاکە ئەمە گرنگی خۆیەوە هەر وڵاتێک پڕە ڕەهەند پڕە کەلتور پڕە مێژوو و پڕە پێکاتە بێت دەتوانێت زیاتر پێش بکەوێەوە ئێمە دەتوانین بە کۆکردنەوەی بیر و بۆچوونە جیاوازەکان بە کۆکردنەوەی ڕەهەندە جیاوازەکان بە کۆکردنەوەی کولتورە جیاوازەکان دەتوانین جوانترین شێوازی حکومڕانی حیزبی باشترین ئارامترین شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە عێراق دەتوانین پێڕەوە ئەو متمانەیە تا چەند لای پێکاتەکانی دەشتی نینەوە دروستکراوە بۆ ئەوەی کە بۆ چارەسەری کێشەکانیان ڕوونکەنە یەکێتی بەتاکی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە ساڵی 2003 یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە لە شاری مووسڵ و لە دەشتی نیناوەکە سەرجەم پێکاتەکانی لە شاری عێراقەیە لە شاری مووسڵیش هەیەوە هەمویان مامجەلال زۆر سەرۆک مامجەلال لیان نزیک بووە و هاوکاری کردنەوە لە دروستکردنی هۆڵ و بۆنەکان بۆ کەمەنەتەوەکان هاوکاری برا مەسیحیەکان یەزیدیەکان کاکەیی بە هەموو پێک هاتەکە جیاوازکە ئەو کاتەی تەنانەت کە
لە کاتی سەرۆک کۆماری مامزەلار دەستی پێیانەوە بووە هەمیشە پشتیوان بووە هاوکاریان بووە لە نزیکەوە دۆست و ڕەفیقی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامزەلارن و ئێمەش وەکو ڕێژەری وەکو جێبەجێکەری ڕێبازی سەرۆک مامزەلال پەیڕەوی ئەم ڕێبازە دەکەین بۆ ئەوەی کە زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان بچین لە معانات و کێشەکان چارەسەرکردنی کێشەکانی پێکاتەکان لەش بەتایبەتی لە شاری مووسڵ پێکاتەکان کێشەی زۆریان هەیە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی قاعیدە ئەنساری ئیسلام دوای ئەوە تیرۆرستانی داعش پێکاتەکان لە شاری مووسڵ بارودۆخیان خراپە قەتڵ عامی یەزیدیەکان مەسیحیەکان کۆمەڵێک کێشەی زۆر قولیان هەیە بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە گرنگیەوە بە شێوازێک بیر لەمە دەکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانە هاوکاریانە بۆ ئەوەی بتوانن مافەکانی خۆیان بگەن و بە دڵنیاییەوەش ئەمەی کە لە ڕابردوو سەرۆک مامزەلار کردووە لە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکاتی جەنابی سەرۆک بافڵ توانیتمان هەنگاوی باش بنێن بۆ توانین ئەو ڕێڕەوەی کە لە ڕابردوو درێژە پێدراوە ئێمە زیاتر بتوانین ئەمە لەسەر ئەم ڕێبازە بڕۆینەوە زیاتر خزمەتی پێکاتەکان بکەینەوە منتیقانە کە ئێستا زیاتر پێویستیان بە پشتیوانیە لە بارودۆخێکانە لە ئاوارەیدانە لە شەهیدیان زۆرە بێسەروشەیان زۆرە بۆیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانین لە هەموو بوارێکە هاوکار پشتیوانیان بین و ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هێز بووینە بەهانایان چوونە لە شەڕی داعشە لە کاتی قاعیدەیە بۆیە ئەمە لە لای پێکاتەکان پێزانینی زۆریان هەیە بۆ کاک قادر ئێوە لە دەڤەرێکی تێکۆشەرەوە هاتوون لە دەڤەری ڕاپەڕینەوە چیتان لە یەکێتی ئەوێت ئێوە دەتانەوەی یەکێتی چۆن بێت؟ ئێمە بەڵێ دەڤەری ئێمە دەڤەری ڕاپەڕین مەکۆی شۆڕشی نوێی گەلەکەمان بووە و یەک لەو مەڵبەندە گرنگانە بووە کە جەنابی مام جەلال لێەوە چەخماخەی شۆڕشی لێداوە و شۆڕشی نوێی گەلەکەمانی دەست پێ کردوێتەوە لە دوای ئاژ بەتاڵ و نسکۆ ئەم دەڤەرە لە ئێستاشدا لە دوای خەباتی شاخ لە دوای ڕاپەڕینیش یەکێکە لەو دەڤەرانەی کە خاوەنی پێگەیەکی بەهێزی سیاسیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمیشە یەکێتیەکانی ئەم دەڤەرە لە هەموو پرۆسە سیاسیەکاندا سەری یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرچەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز ڕادەگرن و شەهیدەکان ئاسوودە دەکەن بەوەی کە ئیرادەی خۆیان دەبەخشن بە ئیرادەی خۆیان دەبەخشن بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەڤەرەی ئێمە ئەوەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانی دەوێت بەردەوامبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سەردەما دیموکراتیەکانە و هەڵگرتنی ئەو جیاکاریەیە کە لە ڕابردوودا بەداخەوە لە قۆناغەکانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سیاسەتی جیاکاریەی کە پەیڕەوی دەکرد ئەم سیاستی جیاکاریە یەک لەو ناوچانەی کە زیانی پێگەێنرا لە چوارچێوەی زۆنی سەوز ناوچەکەی ئێمە بوو و ئێمە لەو دەڤەرەدا کێشەکانمان لە ڕاستیدا زۆرن چونکە ئەم دەڤەرە پێگەیەکی جێپۆلۆتیکیشی هەیە ناوچەیەکی سنووریە و ئەو ناوچە سنووریە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێمە دەمان هەوێ ئەو کێشانەی کە لەو ناوچەیەدا هەن بە تایبەتی ئەو کێشانەی کە پەیوەندیدارن بە خزمەت گوزاریە گشتیەکان ئەم کێشانە نەمێنن ناوچەکەمان زیاتر خزمەتی پێ بکرێ و لە ڕووی ئیداری و کارگێڕیشەوە کە ئێمە ئیدارەیەکی سربەخۆی دەمانەوێت وەکو ئیدارەی سربەخۆ دەسەڵاتە یاساییەکانمان دەسەڵاتە کارگێڕی و ئیداریەکان بۆ ئەوێ زیاتر بکرێت. باش کاک ئاراس ئەو پێکەنینە چی بوو لە بەرنامەیە بینیم پێکەنین وابزانم جەنابی سەرۆک لەناو بەرنامە دەستخۆشی دەرباز بوو قسەی کردی ترباسی وەکەی کرد گوتی برادران کردن تونند و تۆڵ برادرایەتی چییە بۆمان باس بکە؟ وەڵا سەرۆک هەموو یەکێتەکانی خۆش دەوێت نەک تەنها ئاراس هەموو هەواڵانی یەکێتی خۆش دەوێت بەس دیارە ڕابرد بە لێرە دەرباز بوو ئێمەی بینی کە مقابەڵەمان هەیە گوتی برادران هەڵای مەکەن جەمعەت مقابەڵەی دەکەن با تەواو بکەن کە ڕابرد قسەکەی کردەوە و پێکەنینەکە دەستان خۆش بێ کاک ئاراس باست لەوە کرد کە لە ئێستادا پێکاتەکان کێشەیەکی زۆریان هەیە ئەو لیژنانەی کە لەناو کۆنگرەیە دیاری کراون تا چەند لە دیاریکردنی ئەو لیژنانە گرنگی بە پێکاتەکان و کێشەکانی ئەوانترە ئەمە ئەمڕۆ پەیڕە و پرۆگرام یەکێتی نیشتیمانی کوردستانمان پەسەند کرد پەیڕە و پرۆگرام یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو
ژیانی کۆمەڵایەتی و سیاسی چێ لە ڕووی ئیداری و حکومڕانیەوە چ لە ڕووی حیزبیەوە لە خۆ دەگرێت و لە پەیڕەوەکەوە باسی جینۆسایدی یەزیدیەکان، باسی بارودۆخی پێکاتەکان، بابەتی ژنان، کۆمەڵاتی باسی هەموو ڕەهەندەکان کراوە. ئەمەی واجبە لەسەر ئەندامانی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەیانی دوو بەیانی ئینشاڵڵا هەڵدەبژێرن بۆیە بتوانن ئەم پرۆگرامە یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێکەن کە پرۆگرامە دەوڵەمەندە پڕەڕەهەندە و ئەم پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونی یەکێتی تا ئێستا پرۆگرامێکی بەهێز بووە، چەند ساڵێک جارێک نوێ کرایتەوە. ئێمەش ئەم جارە لە بەیانیەوە مناقەشەی جددی گفتوگۆی جددی لەسەر پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە. ئەم پرۆگرامە هەموو شێوازی ژیانی سیاسی، اقتصادی، کۆمەڵایەتی، ژینگە، حکومڕانی لە هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت بە دیزاینێک دانراوە، بە شێوازێک دانراوە کە لەگە سەردەمی ئێستای جیهانگیری بگونجێت و بتوانین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو چۆن پێشەنگ بووینە لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان، لە بیرروبۆچوونی نوێ، لە شێوازی ئیدارەدانی نوێ لە هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک مام جەلالیش کە پشتیوانی گەورەی ژنان بووە، پشتیوانی گەورەی پێکاتەکان بووە. دیسان ئێمە بە بەرنامەیەکی نوێوە و بە فکر و بیر و بۆچونێکی نوێوە گرنگی بەم کەلتورەی خۆمان بەم پرۆگرامە یەکێتی نیشتیمانی کوردستان دێن کەەوە بتوانین زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەینەوە، بتوانین کاری جدی بکەین لەسەر هەموو ئەوانەی کە لە ئایندە کەم و کورتی تێدا هەبووە چارەسەری بکەین. دەستخۆش کاک قادر، یەکێک لەو لیژنانە کە لە یەکەم ڕۆژی کۆنگرە دیاریکرا لیژنەی پەروەردەی حیزبیە. ئەم لیژنەیە تا چەند گرنگە و پەروەردەی حیزبی تا چەند گرنگە لە ناو یەکێتیدا هەبێ بۆ پێگەیاندنی کادری نوێ لە ناو حیزبەکەیە؟ یەکێک لە لیژنەکان بە تاکید لیژنەی پەروەردەکردنی حیزبی بووە. ئێمە ئەکادیمیای پێگەیاندنی کادیرانمانەیە. ئەمە ئەکادیمیایە ئەم لیژنەیە کاری کرد لەسەر چۆنیەتی گەشەپێدانی ئەکادیمیاکە و ئەکادیمیاکە چۆن گەشەی پێ بدرێت خوول کاتەوە بۆ کادیران و خولی درێژخایان، خولی کوردخایان. هەڵوێستەیەکی جددی کرا لەوەی کە ئێمە ئەم فەراغەی کە هەمان بووە، ئەم پرۆژانەی کە لە داهاتوودا پێویستە هەمان بێ بۆ ئەوەی گرنگی زیاتر بدەین بە پەروەردەکردنی کادیران و لەسەر بنەما و میتۆدی ڕێبازی سۆشیال دیموکرات کادیر پێبگەێنین. لە پێگەیاندنی کادیرانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی بە گەنجان دەین، گەنجانی تازە بێنینە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، پیان بگەێنین بیانکەین بە کادیر، بیانکەین بە بەرپرس و مەسئول لە کایە جیاوازەکانی سیاسی حزبی حکومڕانیدا و هەڵوێستەی کرد لەسەر چۆنیەتی گەشەپێدانی زیاتر و پێگەیاندنی ڕەگەزی مێینە ژنان و کچان لە چوارچێوەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا و سەبارەت بەو بابەت و یا تۆپیکانەش کە پێویستن بۆ ئەوەی کە لە دەورات و خولاتی کەوادیرەکاندا باز بکرێن وەکو ینی لەهانی فکری بە تایبەتی ئایدۆلۆژیای سۆشیال دیموکرات و هەزری سیاسی یا فکری سیاسی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین تۆپیکی دیکەش بە سوودوەرگرتن لەو سەردەمەی کە ئێستا کە مەسەرەن بە ڕۆیشتن لەگەڵ گۆڕانکاریەکان هەموو ئەمانە لە راپۆرتی یان لە مسۆدەی لیژنەی پەروەردەی حەزبی تۆمار کرابوو و ئەندامانی ئەو لیژنەیە و ئەندامانی بەڕێزی کۆنگرە گفتوگۆیان کرد بوو بۆ چۆنیەتی لەسەر مسۆدەکە و ئەو تێبینی و سەرنجاو و ئیزافانەشی کەیان بوو لەلایەن لیژنەکەەوە تۆمار کرابوون. دوای ئەمە ئەمڕۆ یەک بوو لەو لیژنانەکە مسۆدەکەیان خوێندەوە و گفتوگۆ لەسەر ئەو بڕگە و مادانەکرا کە لە چوارچێوەی راپۆرتی لیژنەی ینی پەروەردەی حەزبی خراڕوو و دوای گفتوگۆیەکی تێر و تەسەل لەسەر ناوەڕۆکی مسۆدەکە راپۆرتەکە خرا دەنگدانەوە و بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. باش کاک ئاراس ئەو کارانی کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا کۆنگرە کردی و ڕۆژی دووەمیش بەرەو کۆتایی دەچێت، بەڵام هێشتا کاری لیژنەکان هەر بەردەوامی هەیە. سبەینێ سێم ڕۆژی کۆنگرەیە، کارەکان بۆ ئەم دوو ڕۆژە چۆن ڕۆژت و هیچ ئەگەرەکەیە کە زیاتر درێژ بکرێتەوە ڕۆژەکانی کۆنگرە؟ بەیانی دیار بوو دوێنێ دەستپێکی کۆبنەوە افتتاح بوو میوانەکان هاتوو بوون
دوای ئەوە هەڵبژاردننی جەنابی سەرۆک باپڵ بوو بە کۆی دەنجی هەواڵانی ئەندامانی کۆگرە سەرۆک باپڵۆک و سەرۆکێتی نیشتیمانی کوردستان دەستنیشان کرا. لیژنەکان پەسەند کرا سەرۆکی لیژنەکان کە لە 6 لیژنە پێکات و بەم ڕۆژ بەیانی لە سعات 9 تا سعات 2 پاژنیوەڕۆ گفتوگۆی لیژنەکان بوو لەسەر هەموو پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستاش لە ژوورەوە پەسەندکردنی راپۆرتی لیژنەکانە و بەیانی ئینشاڵڵا دەتوانین پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پەسەند بکەین کە ماوە و دوای ئەوە ئەگەر فریا کەوتین هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی و دانانی ئەنجومەنی سەرکردایەتی جێبەجێ بکرێت یان ئەگەر فریا نەکەوتن دەکرێت درێژی کەینەوە خۆ دنیا وێران نابێت. ئێمە دەمانەوێت زۆرترین هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەی ئەندامانی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە نوێنەری تەواوی یەکێتیەکان لە سەردەم شارۆچکان هاتوون بۆ ئەوی گفتوگۆی چڕ بکەن لەسەر پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە شتێکە بۆ 4 ساڵی ئایندەی خۆمان دادنین پەیڕە و پرۆگرام بۆیە پێویستە بەوەی گفتوگۆ زیاتر بکەین و برادران بە هەموو شێوازێکەوە دەتوانن و بە شێوازێک کە هەموو کەسێک دەتوانی بەشداری بکە لە داڕشتنەوەی پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێم وایە ئەگەر درێژە کێشەیەک نابێت و دەتوانین ڕۆژێکە زیاتر بێت زۆرتر شتێکتان مابێت. ئێمە هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەخوازین بڵێن بە جەماوەر و دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەین کە ئێمە ئەندامانی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پەڕی دڵسۆزانە ئەرکەکانی خۆمان جێبەجێ دەکەین لە ئاست و موحەکانی ئێوە دابین و دڵنیا بن بەیانی دوو بەیانیش ئەم ئەرکانی کەماوە بە سەلامەتی تێپەر دەبێت و هەرچی کەسێک هەرچی شێوازێک قسە لەسەر بەڕێوەچوونی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دوور لە ڕاستی باشترین شێواز و بە باشترین دیسپلین و دیموکراسیترین شێواز کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت. دەستان خۆش بێ ئەگەر شتێکتان فەرموودان وڵا پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرا لە کەسوکاری شەیدان و لە ئەندام و لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم. لێرەشەوە بەڕای گشتی دەڵێن کە یەک لەو تەوەرە گرنگانەی کە لە پرۆگرامی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مؤتەمەرە و ئەمڕۆ باسی لێوەکرا مەسلەی کێشەکانی کۆمەلگا بوو و بابەتی حکومڕانی فەرمانڕەوایەتیکردن بوو و یەک لەو خاڵانەی کە چەسپێنرا لە پرۆگرامی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بوو و کارکردن بۆ ینی کارکردن بۆ نەهێشتنی ئەو کەم و کوڕیانە جگە لەمە گەشە پێدانی پەیوەندیە نیشتیمانیەکان بوو و چارسەرکردنی کێشە هەڵپەسێراوەکان بوو لەگەڵ عێراق. ئەموو ئەم بابەتانە و کۆمەڵێک بابەتی دیکەش کە پەیوەندیدارن بە ڕای گشتی و کۆمەلگای ئێمە و دڵنیام کە هاوڵاتیانی کوردستان چاویان لەوەیە کە بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئیدارەی ئەم کێشانە دەدا یا تەجاوزی ئەم کێشانە دەکا کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەم بەرۆکی خەڵکی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانی گرتووە هەم هەمومانی نیگەران کردووە. دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان